تەنها و هەمیشە بە ناوی خوای گەورە و میهرەبان منزار لە بەڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لەم ئێوارە پیرۆزی مانگی پیرۆزی ڕەمەزانی هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینێکی زۆر ناسراو شیرینی لوقمە قازیە. خۆشەویستانی من پێکاتەکانی زۆر ئاسان و زۆر سادە لە هەموو ماڵێکە هەیە ئەتوانین دروستی بکەی. 2 کوب ئاردمان هەیە، کوپێک نیشاستە و ئەم کاستەرە 2 کەوچک کاستەر خۆم ئیزافەم کردەوە توانین تێشی نەکەی، 1 کەوچک شەکرەوردە لەگەڵ ئەمەش خومرە، 1 پرۆشە خوێ لەگەڵ هەندێک ڕەنگەکەش هەر ئیختیاریە، ڕەنگەکەش هەر ئیختیاریە بە ئیختیاری خۆ دەتوانێت ڕەنگی پرتەقاڵی، ڕەنگی خواردن، ڕەنگی سوور، ڕەنگی پرتەقاڵی هەر ڕەنگێک بەکاربێنی ئەتوانی تەنها ڕەنگێک بە لوقمە قازیەکەمانەیە. سەرەتا ئاردەکە دێنین ئەوە بیریشم چوو شیرەک ینی خۆ ناکری ئەم پێکاتانە هەروە بە وشکی تێکەڵکەی شیرم هەیە من ئەمە ئەو کوپە شیرەیە پەرداخە ئەن پەرداخە شیرە تۆ توانی ئاوی شلەتێن دانی بەڵام 2 کەوچک شیری وشک بەکاربێنی، بەڵام ئەگەر هەبوو شیری تەڕ بڵێن شیرە پاکەتەکان ئەگەر هەبێ باشتریشە شیری خۆماڵی بێ. ئەمە 2 کوپە ئاردەکە دێنین، خومرە و خوێ، 1 کەوچک خومرەمان بەسە، خوێکەش 1 پرۆشە تێکەڵم کردە بوتم و قەرەباڵخینە ئەوێ هەریکە تۆزەک شتێک بکەمە قاپێک و دای بنێم. لە ئەمەشدا کاستەرمان هەیە و خوێمان هەیە و ڕەنگی خواردنمان هەیە، ڕەنگی زەرد ینی هەم معنی قیاسەکان کەم بوون بۆیە ئاوا تێکەڵم کردوون ئاوا جوان تێکەڵ یەکەین. ئاردەکە ئەگەر ئاردی کێک بێ باشترە، ئاردی کێک بێ لوقمە قازیەکەی ناسکترە وەک لەوەی کە ناتوانانی بە ئاردی ماڵەوەش بیکەی، بەس ئەگەر ئاردی کێک بێ ناسکترە. و بیریشم نەچێ ینی ئەم پێکاتانە کە تێکەڵی ئەەکەین ماوەی 1 سەعاتمان ئەوێت بۆ ئەوەی لەبەرەوەی خومرە هەیە لە پێکاتەکەیە جوان هەویرەکەمان کوردەواری ئەڵێ هەڵبێت. و ئەم شیرە من ئەڵێم ئەتوانیت لە جێشی ئاوی شلەتێن بەکاربێنی ئاوی احتیاطی بەکاربێنی، بەڵام لە پێکاتی ئەم ئاردوونی شاستە و شتات 2 کەوچک شیری وشکە هەبێ ئاوا بە تااقەت من خۆم حەزم لێتی ڕەنگی لوقمە قازیەکەم تۆزێک جیاواز بێ، یعنی ئەو ئیختیاری خۆتە تۆ ئەو ڕەنگەی چۆن ئەەکەی چۆن نایکێ هەر بە ئاردە سپێکە ئیکەی جوان ئاوا تێکەڵ یەکەین تا هەویرێکی مەتاتیمان بۆ دەرەچێ. توانی بە میکسەری کارەبایی جوان تێکی بێ. بەڵێ خۆشەویستان ئاوا جوان هەویرەکەی ئاوا مەتاتی هەویرێکی جوان دەرچێت. وتم ڕەنگەکەی من خۆم حەزم لێتی ڕەنگێکی هەبێت یعنی لوقمە قازیەکەم ڕەنگی پرتەقاڵیم بەکارهێناوە ئاوا جوان خەریکی بە کەوچک هەتا وەکو هەویرێکی مەتاتی جوانمان بۆ دەرەچێ و پاشان دای ئەپۆشین بە فاڵکۆن بۆ ماوەی 1 سەعات. ئەمە جوان هەویرەکەمان دروست بووە بۆ ماوەی 1 سەعات جێهێڵین تاشیلەکەی بۆ ئامادە ئەکرێ و ئەوانە ئەمیش بۆ خۆی هەڵێت هەویرەکەمان.
بەڵێ بەڕێزان ئێستا هەویرەکەمان ئاوە هەویرێکی جوانی مەتاتیمان بۆ ئامادە بووە ئاوە هەویرێکی جوانمان بۆ دروست بووە ئینشاءالله تقریبا سعاتێک جێ هێڵین فاڵکۆنەین بەسەریە تا جوان هەویرەکەمان هەڵێت بەڵێ بەڕێزان ئێستاش ئەم نایلۆنی فاڵکۆنە ئەین بەسەریە یا الله بۆ ماوەی سعاتێک جێ دێڵین هەتا وەکو جوان هەویرەکەمان هەڵدێ هەر هەڵدێ هەیە وڵای نازام لە کوردیە لە ڕادیفی کوردەواریە من هەرەوە شکە بم هەتا وەکو جوانە و هەویرەمان ئامادە ئەبێ بۆ ئەوەی کە بکەین بە لوقمە قازێک بەڵێ بەڕێزان ئێستا هەویرەکەمان ئامادەیە دوایەوە سووریەکەینەوە دوای سعاتێک بەڵێ بەڕێزان ئێمە پاشەوەی کە هەویرەکەمان دانا بۆ ماوەی سعاتێک لێ گەڕاین ئێستا دەست ئەکەین بە ئەوەی کە لەناو ڕۆنە سووری بکەینەوە من پێشتر ڕۆنەکەم بۆ گەرم کردووە کەوچێک دێنم لەگەڵ کەمێک زەیت کەوچکەکە با کەوچکی زەڵاتە بێ یعنی هیچ چارەیەکمان نییە ئەبێت ئاوا بەدەست هەویرەکە دەربێنین و ئاوا گونکی خڕخڕ دروستکەین بەڵێ بەڕێزان ئاوا ئەیکەنە ناوی دەستمان ئەو کەوچک و زەیتەم داناوە بۆ ئەوەی کە هەویرەکە نەگرێتە خۆی ئەوە کەم کەم دەریبێنن بەس پێویستەکە ڕۆنێکی زۆری بۆ گەرمکەی مە لەبەرەوەی بۆ بەرنامە بوو زیاتر نەمانێڵا هەویرەکەمان بڵین کاتمان نەبوو زیاتر دایبنین ئەگین هەتا هەویرەکەی دابنی جوانترە زۆر کەس کێشەی لەگەڵ ئەو شێوازی بڕینایەتی هەر ئاوا ئەیخەینە ناوی دەستمان و دروستە بێ بەس ئەو ئاگرشی زۆر گرنگە ئاگرێکی تاڕادەیەک هێواش بێ لەبەرەوەی ئەگەر هەر خۆت بە تەنها بیکەی لە ماڵێ تۆزێک ینی فریای ناکەوی پێشتر ئەبێ شیلەکەیت ئامادە کرد بێ بۆ ئەوەی شیلەکەی سارد بێ هەر ئاوا لەبەرەوەی ئەگەر ئاگرەکەی سەرێع بێ دەرەوەی ئەسووتێ ینی ناوەوەیشی نابرژێ و ناوەکەی هەویرە بێ ئاوا جوان لێ گەڕین بە ئارەزی خۆی جوان ئەم جوێ ببرژێ
بەڵە خۆشەویستانەوەی ئێستەیش من ئاگر لا ئەبم لوقمە قازێکم جوان سوور بۆتەوە شیلەکەم پێشتر ئامادە کردووە لوقمە قازێکی بە گەرمی ئەکەمە ناو بەڵێ بەڕێزان ئێستاش لوقمە قازێکەمان ئامادە بووە لە بڕۆی من قاپە بچووک بوو شیلەکەم تێ ئامادە کرده بوو پێشترەوەم کە ئامادە کردبوو لەناو قاپەم گرت بەم شێوازە خۆشەویستان لوقمە قازێکەمان ئامادە بووە ئاسانە بەس تەنها تۆزێک شێوازی هەویرێکی مەتاڵی جوان بێ ئەوش بە کەوچکی زەڵاتە لە کاتی تۆزێک خانمان کێشیان لەگەڵ ئەو بڕێنە هەیە کە ئەکرێتە ناوڕۆن لە کاتی ئامادەکردنەکەی بۆ ناوڕۆن ئەتوانی کەوچکێکی زەڵاتە کەم لە ناو دەست بیبڕێت و بیکەیتە ناو ڕۆنەکە بەڵام ڕۆنەکەی گرنگە زۆر بێ لەبەر ئەگەر ڕۆنەکە زۆر نەبێ ئەوە لوقمە قازێکە پان ئەبێتەوە و جوان دەرناچێ بەڵە خۆشەویستان ئێستش بەم شێوازە هاتنە کۆتایی دروستکردنی لوقمە قازێکە هیوادارم بەدڵتان بێ بتوانن ئێوەش لە ماڵەوە دروستی بکەن و پێشکەشی خانەواتدانی بکەن ڕۆژ و تاعات و نوێژی هەموو لایە قبول بێ تا ئەڵقەی داهاتوو بە خوای پەروەردگارتان دەسپێرم خواتان لەگەڵ ماڵتان ئاوەدان